بە کۆمەڵەیەک بڕگە و بابەتینی و زانیاریەوە. خۆشەویستان دیداری ئەمڕۆمان قسەکردن لەسەر بەشداریکردنی خانمان لە پاڵەوانێتەکانی عێراق بەتایبەتی یانەی وەرزشی پێشمەرگە. هاوکارم ڕۆژگار بۆ ئەمڕۆ فیچەرێکی بۆ ئامادەکردین فەرموون بە هەمووان پێکەوە بینەری بین. ناو سۆران جەمال فەرەجە خەڵکی شاری سلێمانی لە ساڵی 1965 لە گەڕەکی گۆیژە لە دایک بووم. لە ساڵی 2013 گەڕامەوە بۆ کوردستان وەکو بەخێوکەر. پێشەوە لە ساڵی 1984 تێرم بەخێو کردووە. لە ساڵی 1995ەوە چوومەتە هاندەران. لە 2001 تا 2013 بە شێوەیەکی پرۆفیشناڵ لە ئەوروپا وەکو ئارەزوو باڵندەم بەخێو کردووە. بەشداری چەندەها پێشبڕچێ و پێشەنگای جیهانی و نێودەوڵەتی و لەسەر ئاسیا ئەڵمانیا کردو و چەندەها بڕوانامەش یا شادم بەدەستێناوە. لەوێ لە 2013 هاتمەوە بۆ ئێرە یەکەم پێشەنگا کە کردمەوە لە پارچی ئازادی 2011 لەسەر ئەرکی خۆم و 2013 کە هاتمەوە پێشەنگای دووەم کردەوە لە پارچی ئازادی لەسەر ئاستی خۆم. لە ساڵی 2014ەوە ئەم دوکانە و واقع فەرز بوو بەسەر منە کە داینم کە ناوی کاردیناڵە لە ڕێگی چەند هاوڕێکی بەخێوکەرەوە لەو پێشوی ناسی و من بەڵام لەخوا بە زیادێ ئەتوانم بڵێم داناکردنەوەی دوکانی کاردیناڵ هەنگاوێ بوو کە ئەرگیز پەشیمان من لێ چکە زۆر شت فێر بووم لێوەی زۆر بەخێوکەرانم ناسی لە کوردستان و لە سلێمانیش بە تایبەتی و ئەتوانم بڵێم مەسام ڕۆ کاردیناڵ لەگەڵەوەی کە دوکانێکە خواردنی کە خۆم لە ئەوروپا و هەمووی ئێنم هیچی بازاڕی تیانە بووە و کویانەی شریاتوە بەخێوکەران شەوانە و ڕۆژانە تیا کۆبوونەوە و زانیاری لە ناوێکە لە بینی یەکتریا ئاڵوگۆڕەکەی. قەت بیرم لەوە نەکردوێتەوە ئەوەش بوو دووسێ هەفتە دوکانم کردووە ینی نەهاتم نارد بەخۆشم باوەڕم ناکرد بەڵام وەکوت ئێسەشم نەر بەخێوکەرم ئێسەش لەوانەیە 50-60 جوود تێری خۆمم هەبێ لە ماڵەوە کەوە وەکو بەخێوکەر. بەڵامەوەی کە ئێمە توانیمان بیکەین نەک لەسەر ئاستی کوردستان و عێراق لەسەر ئاستی هەموو وەتەنی عەرەبیش توانیمان دووشت ببەستین بەیەکەوە هەموو دوکاننار هەموو بەخێوکەر و ئامانجەکەشی ئەوەیە کە بەڕاستی دەنگی هاوەتەوە کە لە تەنانەت لە وەتەنی عەرەبیش لە فەیسبووکە زۆر باسەکرێ کە ئێمە توانیمانە چەند پێشنگایە هەل لێرە بکەینەوە دوای ئەوە کە هەمومان پێکەوەکو بەخێوکەر لە شاری سلێمانی و کوردستان توانیمان یەکەم فیستیڤاڵی باوەندە لەسەر ئاستی کوردستان بکەینەوە کە هەنگاوێک بوو کە هەمومان شانازی پێوەکەین هەتا ئەم ڕۆژی کارێکی زۆر جوان بوو کردمان. ئەمەشەوە گەینێک کە بەخێوکەران ئەگەر پشتیەک بگرن ئەتوانن هەموو شتێ بکەن. من هەلێکم بۆ ئەوکەوت کە لە ساڵی 1995 چوومە دەرەوەی وڵات لە 2001 لە ڕێگەی چەنا کۆمەڵی گەورەی جیهانی و کە خۆم ئەندامم تایە ماڭانە ڕیپۆرت بڕین جەلەی تایبەتیانێ گۆڤاری تایبەتیانەیە ساڵانە کۆبوونەوەمانێ سیمینارمانێ لەوێ ئەو ئەزمموی کە لەوێ هەم بووە ئەو چارەسەریانی کە لەوێ خۆمک و بەخێوکەر بەکاری هێنم هێناومەتەوە کوردستان هەر شتێوێش بەکارێنم من هەرچێک لەم دوکانە هەیە هەم چارەسەرەکان و خۆراکانی کە لەوێ خۆم ئەیەنمەوە بەدەستی خۆم لەبەرەوە هەر ئەوەی ئەوێ وکو ئەزمون کە لەوێ بەکارمێناوە لێرش بە هەمان شێوەیە چکە نەخۆشی و چارەسەر و هەمووی لە ئەڵمانیا بێ لە کوردستان بێ لە هەر شوێنێک بێ هەر یەک نەخۆشی یەک چارەسەرە بەڵام ئەوەیە ئینسانە بێ بە ئەمانەت بە ویژدانەوە ئەگە شتێ لی تێ بگەیت بڵێ ئەمە ئەوەیە لێشی تێنەگەشتی بڵێ لی تێنەگەیشتم لە خۆمانەوە شت لین بە خەڵک لەبەرەوە لای ئێمە چارەسەری تایبەتیمانەیە چکە ئەویژە خۆراکە لەوێ خۆم بەکارمێناوە ئێستا هێناومەتەوە ئێرە بەڵام زۆر جاریش حاڵەتمان بۆیێت منەڵێ پێیان لەم بەبێت چیلی بێ بۆ لای دوکتۆری بەیتەری چکە من لی تێناگەم. کاتێک کە ئەوتێ خۆی بەخێوکەرێ و هەوادار هەیە بەخێوکەرە و کەسەیە کە بەرهەمی هەیە یعنی کاتێک دوو باڵندە نێر و می بێکەوە لە ماڵەوە هەیە و بەرهەم ئەێنێت پێی ئەوتێ بەخێوکەر بەڵام بەخێوکەریش لە بەخێوکەری شەر جیاوازە ینی مەرج نییە بەخێوکەرێک 50 جوود باڵندەیە بێ بەخێوکەر بێت چکە بەخێوکەر مانای ئەوەیە تۆ تەتەوڕکەی ڕۆژ بەڕۆچیدە پێشەوە ئیختیساس هەبێت لە جۆرێک یا چەند جۆرێکی باڵندە بەڵام بۆ نمونە من ئێستا ئەمڕۆ 20 جوود کەناری بەخێوەکەم ساڵێکی کە 20 جوود نوعیکە بەخێوەکەم ساڵی کە 2 ساڵی کە تۆ اختصاص خۆی مهمە کە
کەوتە اختصاص ئەبی بە بەخێوکەر بەخێوکەریش دوو جۆریە بەخێوکەریەیە کە بۆ بژێوی ژیانە بەخێوکەری کیشەیە بڵێن بۆ ئەوەیە کە خۆی ئارەزووی لێتی بەڵام بەڕای من باشترین و چاکترین بەخێوکەرە و کەسەیە کە بتوانێت هەردووشی بێ بەستێ بەیەکەوە هەم بەخێوکەر بی وکو بەخێوکەر وکو ئارەزوویەک هەم لە پاڵی شابتوانی سووری لێبمینی بۆ بژێوی ژیانە و ئەمە شەهۆکاری پێشکەوتن بەرەو پێشەوە کە بتوانی ژێمە وکو ئەوروپا ئەمەی کە جەنابەی بیری لەم دوکانە لە توانم بڵێم لە ساهەنەوە نوێی تەفرەیە و دروست کراوە باقیەکەی بەس بووکە سوورەت سروشتیە باقیەکەی ئەوەی دروست کراوە و لە ڕێگەی اختصاصەوە لە ڕێگەی ئەوە تەجروبەوە کە بڵین کۆمەڵێ تێرێنی کامەش عیلمە ئێمە تا ئێستا لە کوردستانە ئەو عیلمەمان نییە ئەوەی کە لە دوکانی ئێمە هەیە ئەمڕۆ جۆرەکان زۆر زۆرن بەڵام هەمووی زیاتر و کووتمان بەرهەمی دەرەچین یعنی کە لە دەرەوە یەن و ئێمەش لێرە زیایان نەکەین تای بەڵام لە سا هەشتاشی ئەمانەی کە بینین بە خۆشحاڵیەوە ئەڵقەی بەخێوکەرانی شاری سلێمانیان لە قاچا هەیە مانایەوە بەرهەمی سلێمانین کە ئەمە خۆشحاڵانە ئێڵێن لە سلێمانی بە تایبەتی و لە کوردستان بەگشتی بەرهەمی ئەو تێرانە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە بڵین چەند جۆرەیە کەناری هەیە باڵندەی کێویمانەیە فینشەکان بە هەموو جۆرەکانەوە تایەتی کۆکتێل و غەندور و تێرەحەبی تایە ئەمانەش زیاتری بەخێوکەرانن ئەیەنن بۆ ئێرە ئێمە بۆیان ئەفرۆشین ئێمە زۆر جار پێمانەوترێ گرانجان لەبەر یەک خاڵ ئەویش ئەوەیە ئێمە بەخێوکەر خۆی نرخدانێت نرخ لەسەر باڵندەکانی دانێ ئیتر هەرچەندێ دانێ ئەو ئێمە پێماوەتوی تۆ سەربەستی هەنێ جار پێڵین زۆر بەیاکەم بێ بەڵام لە کاردیناڵ ئێمە هەوڵیەوەمان ناوە بەخێوکەر خاوەنی بێ نەک ئێمە خاوەنی بین چکە ئەتوانم بڵین ئێمە لە یەکەم ڕۆژەوە بڕیاریەوەمان ناوە کە پشتی بەخێوکەر بگرین چکەگە بەخێوکەریش نەبێت کاردیناڵ نابێت ینی تۆ دوکانار ئەگەر بەخێوکەر نەبێت دوکانار نابێت یعنی من نەگەر ئێستا دوکانەکەم بەخێوکەر نێتە ژوورەوە شتم لێ بکڕێت ئەبێ دای بخەم بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەمڕۆ باسی کەین بووکە سوورەیە کە هی کوردستانە و خەڵک ڕاوی ئەکات بەڵام ڕاوێکی زۆر زۆر لەگەڵ ڕێز و خۆشەویستین بۆ ئێوە کاتون و بۆ هەرچ کەسێک جنە بێویژدانانە بێمەسئولیەتانە یعنی وای لە هاتووکە قەڵاچۆ وایە خەڵک ئەچێت ماوەیشی پێتر چەند هەفتەیەکی کە بەهارە خەڵکە چێ هێلانە هێنێ بە هێلکەوە یعنی باڵندەکە لەسەر هێلکە کەوتووە ئەچن هێلکەکان بە باڵندەکە بە هێلانەکە بە هێلکەکانەوە فرۆشن لە بازار ڕێفرۆشن نەیەکێ نەدوان نەسە زەلامی وایە کاتۆنی پێ 20 هێلانی تایە 30 هێلانەی تایە دوای ئەوە ئەوەی کە دەستی نەکەوێت ئەوەی بۆ نەگیرێتچێ بەچکاڵیە دەچن بە بەچکەی بچکۆلەوە ئەمری یەک ڕۆژ و دوو ڕێژ و هەفتەیە هێنن لە بازار ڕایی فرۆشن یعنی پێم سەیرە وڵاتەی ئێمە خۆ ئەمە هیچ ئەرکێشیەوە قورس نییە ئەگەر دوو کەس لە قایمقامەوە بێت لە مەحافەزەوە بێت لە هەر شوێنێکەوە بێت دا بندێت کە بتوانێت ڕۆژانە بچێت سەرپەرشتی ئەو شتانە بکە کە خەڵک ئەو سەرمایە سروشتی ئێمەوە قەڵاچۆ نەکرێت ئەچینە پارکی ئازادی نازانم ئێوە خۆتان لەوانەیە سەردانی زۆر شوێن بکەن ئای جۆتان لە تێی کێویەیە بخوێنێت لە چۆلەکەی داماو زیاتر سمۆرەی داماویانن ئێنن بە کارتۆنە ئێنن تەمەنی 4 ڕۆژ و 5 ڕۆژ و هەفتەیە ئەوش دەستیان پێ کردووە بە قەڵاچۆکردنی یعنی بەڕاستی کە ئەوەی کە گرنگە ئێمە دایمە لە دوکانی کارناوە دەمێک وتمانە بە هیچ شێوەیە باڵندە و ئاژەڵی کێوی ئێمە دژی ئەوەی و نەئی کڕینینەوە مامەڵەشتی پێوەکرد لە کوردستانە نەک زۆرێکەیە چەندەها زۆر هەیە کە تا ئێستا لەوانەیە خۆشمان نەمان بینیوێ کێشەکە لەوایە ئێمە تا ئێستا کەس نەهاتوە دراسەیەکی بڵین چڕکا لەسەر باڵندەی کێوی وڵاتەکەمان بەڵام ئێمە مشکلەمان ئەوەیە باڵندەی کێوی وڵاتەکەمان نابینین لەبەروی لێمان ئەترسن لەبەرەوەی ئێستا بڕۆ بازار بە زەلامەیە پێی بڵێ من 400 بووکە سوورەمێ لە ماوەی 2 ڕۆژە بۆتە هێنێ ئەچێ بە سیکۆتین و بەتەڵە بۆت ئەگرێ یعنی کێشەی ئێمە لەوایە لەو باوەڕام ئێمە تێرەکان کە ئەچینە دەرەوە لە خەڵک ئەترسن لەبەرەوە نزیک نابنەوە بەڵام ئەوەی کە من بیستومە و باسی ئەەکەن لەم دوکانە بۆمان یعنی هەزارەها باڵندەی کێویەیە کە خۆشمانەت بە چاو نەمان دیوە لە وڵاتەیە خۆمانە نەمان دیوە لەبەر ئەوە ئێمە هەوڵ بی ئەوە بین کە ئەو سامانە سروشتیە پارێزی و کوتم ئێمە مەپرۆزە کە ئەچینە شوێنێکی و پارکی ئازاریەوە باقی گشتیەوە پارکی دایکەوە لە ماڵەکانی خۆمانە ئەنوا تەیری جوان ببینی کە چی وڵاتەکەمانن
بەڵام ئێمە بەداخەوە لە چۆلەکە زیاتر ئەوی جۆمان لە دەنگێتی کە ئەمان بینێویژە فڕن لە بەرەوەی نامەسئولیەتی ئەو کەسانی کە بەو شێوەیە مامەڵەی تیجاری ناتەندروست و ناشەرعیت ئێوەکەن گەیشتە ئەوەی کە بەڕاستی وا بڕوان سەرمایی سروشتی باڵندە و گیاندار لە وڵاتی ئێمە بەرەو نەمانە ڕوە. کاتێک کە باڵندەیەکە بینم لەسەر چڵەدارێک ئەخوێنێ بە سەربەستی و بۆ دەنگڵ خۆشەی خۆم بە بەختیاترین کەسە زانم لەسەر هەموو گۆی زەوی.